دەستگایەکی پزیشکی خێرخوازی لە کەرکووک دەبێتە فریادڕەسی هەژاران و منداڵانی شارەکە. دەستگای میرانی خێرخوازی تەندروستی لە کەرکووک ماڵی میهرەبانی بۆ هەژاران. لە سەردەمێکدا کە پارە بووەتە ئامانجی سەرەتا و کۆتایی زۆر کەس، پزیشکێکی ئافرەت لە کەرکووک بە هاوکاری 25 پزیشکی پسپۆڕ و کارمەندی تەندروستی و خۆبەخش دەستگایەکی خێرخوازیان بۆ چارەسەرکردنی نەخۆشانی کەم دەرامەت و ئەو منداڵانە داناوە کە خێزانەکانیان هەژارن. دکتۆر فایزە خەتاب سەرپەرشتیاری دەستگای میرانی خێرخوازی لەبارەی کارەکانیەوە دەڵێت ئێمە لە ساڵی 2014ەوە لەگەڵ هاوکارانم لەو دەستگایە خزمەت بە نەخۆشانی شاری کەرکووک و ئاوارە و هەژارنشینەکان دەکەین. دەژڵێت لە ستافەکەی ئێمە پزیشکی پسپۆڕ و پزیشکی ددان و ژنان و منداڵان جگە لە تاقی گەشت هەیە بۆ خزمەتی نەخۆشان. جگە لەوەش بەردەوام تیمەکانمان بۆ دەرەوەی کلینیکیش دەردەچێت بە تایبەت بۆ قەزا و ناحیەکان. ئێمە وەک ستافی دەستگای خێرخوازی میران هەمیشە لە خزمەتکردنی خەڵکی هەژار و لە قەوماوانین. وەکو ستافی دەستگای میران ڕۆڵێکی بەرچاویشمان هەبووە لە خزمەتکردنی خەڵکە. هیوادارم دەستگاکەمان زیاتر بەرەو پێشەوە بچێ و گەورەتر بێت. دکتۆر فایزە خەتاب جگەلەوەی پشکنین بۆ نەخۆشەکانی دەکات بۆ تا فریشتە بۆ منداڵان بە گوێرە ئەو توانایی کە هەیەی لەگەڵ هاوسەرەکەی پێویستی پزیشکی و شیر بۆ منداڵانی نەخۆش کە سەردانیان دەکەن دابین دەکات. بە ناوی دەستگای ستاندەرد دەستخۆشی لە دەستپێشخەریەکی دکتۆر فایزە و هاوکارانی دەکەین لە دەستگای میری خێرخوازی تەندروستی و هیوای بەردەوامیان بۆ دەخوازین.